بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ. خۆشحاڵ و شادومانم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پەیام بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە کۆبنەوەیەکی گشتی دەچمە لای بەشێک لە ئەندامانی کۆمەڵی دادگەری بابزانم کۆمەڵی دادگەری سوودی چی بووە بۆ کۆمەلگا بەگشتی و چەندێک کۆمەلگا پێویستی بە کۆمەڵ هەیە و هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی دادگەری جێگای ئومێدی خەڵکی بووە و خەڵک لە هەڵوێستە سیاسەکانی رازین و ئەو دەستگا و ئەو ڕێکخراوانەی کە کۆمەڵی دادگەری هەیەی چەندێک سوودی بۆ خەڵکی هەبووە و چەندێک خەڵک سوودی لێبینیوە بە تایبەتی ئەو دەستگایانەی کە لە بابەتی پەروەردەکردندا خەڵکی ئاڕاستە دەکەن چەندێک خەڵک دڵی بە دەستگا و ڕێکخراوەکانی کۆمەڵ خۆشە و هەروە دەستگای سێ ڕێکخراوی و هاوکاری هەیە کە کۆمەڵ هەیەی دەستگای بەخشینە سۆمای چاوانە ڕێکخراوی هاوارە ئەمانە چەندێک جێگای ئومێدی خەڵک بوونە و چەندێک خەڵک دڵی بەم ڕێکخراوانە خۆشە. جامێن بەگشتی لەگەڵ ئەندامانی کۆمەڵ قسە دەکەم با بزانم ئەوان دەربارەی ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەری چی دەڕێن و دەربارەی کۆمەڵی دادگەری پرسیاریان لێ دەکەم و وەڵامەکانی ژۆر دەگرمەوە. ئێوەش لەگەڵمانە. بزانم کۆمەڵی دادگەری چی کردووە بۆ خەڵکی بەگشتی چی کردووە بۆ خزمەتی کۆمەلگای کوردی. وڵی کۆمەڵی دادگەری بەنسبەت کۆمەڵی دادگەری لەبارەی بانگەواز بەڕاستی دەورەشی کاریگەری هەبوو لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستی کۆمەڵی دادگەری بەڕێز مامەستا عەلی باپیر بە تایبەتی جێ دەشتی دیارە هەروە بەڕێزەکانی کرد ئەوە بانگخوازەکانی تریش ئێستا وەرەوە بەرەو کۆنگرە دەچین. ئێستا لە کاتی کۆنگرەشە دەبی بەڕاستی ئەندامەکانی کۆنگرە زەمیری خۆیان مرتاحکن کە لەو ئەوانەی کە سەود دەدەنە چێ دەکەنە کاندید دەبی خەڵکی وا بکەنە کاندید کە کاریگەریان هەبیتن لەسەر کۆمەلگا ینی بزانن چۆن ئیش دەکەن لۆ خەڵک. چەندێک ئەندامەکانی کۆمەڵ کاریگەریان لەسەر خەڵکی هەیە و بەرەو ئاراستەیەکی باشتر و چاکتریان دەبن. بەڕاستی ئەندامەکان کاریگەریان زۆر بۆ بەڕاستی ینی مامۆستایەکانمان بە تایبەتی ئەندام پەرلەمانەکان کاریگەریان زۆر بۆ ینی بەڕاستی. ئەندامانی پەرلەمانت کرد ئەوانەی کە ئەندامی پەرلەمان بوو لەسەر لیستی کۆمەڵی دادگەری چەندێک هەوڵیان داوە خزمەت بکەن بە خەڵکی لە یاسا و لە داخۆشکردن لە مافی هاوڵاتیان وە کۆمەڵ هیچ بازێکی داوە. بەێ تەمان خزمەتی خەڵکیان کردووە لە ئاستی دەنگەکانی خۆیان کاکات و بتەوێ کۆمەڵی دادگەری بە 5 کورسی بە 6 کورسی هەر ئەوەندەی پێ دەکرێتن با خەڵک بێتی کاکە با تەجروبەی کاتن کاکە بیکەنە 20 کورسی بزانە چ دەکات ئەتوو تەماشای ئەو خەڵکی مەکە کە هاژوش دەکاتن ئەوها دەکەین ئەوها دەکەین لە پێشی کە ئینتخاب بوو کە کاتی بانگەشەی هەڵبژاردم و ئەو دێگۆ من ئەوها دەکەم هیچمان دەدیت بەس قسە بوو تەواو. برادرانی کۆمەڵی دادگەری ئەندام پەرلەمانەکان دەستی کە دەست خۆیان جێی دەستیان دیارە لە پەرلەمان بەڕاستی لە زۆر یاسادا مەعارض بوونە بەڕاستی دەوری کاری بەڕاز مامەستا عەبدولستار و برادەرەکان خوشکەکانش هەم هەروتر بەڕاستی دەوری کاریگەریان بە ئینشاڵڵا ئەو جارە بەس هیوادارم ئەو جارە کۆمەڵی دادگەری بەڕاستی پاژنۆی ئیسلامیەتەکەی بینتەوە شوێنی خۆی بەڕاستی ئەوە دەوری گەلک زۆر بوو. لێرەوە داوا لە ئەندامانی کۆنگرە دەکەم و بەڕێز مامەستا عەلی باپیر ئەو قسەمان بە هەندە گریتن بەڕاستی پاژۆی دادگەری لادا بیکاتە ئیسلامی زۆر زۆر باشترە. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله بەڕێز بەخێر بی. زۆر سپاس مامۆستا بەڕێز با بزانم کۆمەڵی دادگەری لە ڕووی بانخوازیەوە چی کردووە بۆ کۆمەلگا. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. طبعا بانگەواز بڕبڕەی پشتی ئیسلامە و هەر حیزبێکی ئیسلامیش کە دێتە مەیدان و هەوڵ ئەدا بۆ گەڕاندنەوەی حکمی خوای پەروەردگار کاری هەرە گەورە و مهم و گرنگی ئەوەیە کە اهتیمام و بایەخ بە داعوا و بانگەواز و بانگخوازان بدا و کۆمەڵ سوپاس و ستایش لە بۆ خوای پەروەردگار هەر سەحوەی ئیسلامی بەعام لە سەرەتا لە هەشتایەکانەوە تا ئێستاش لەگەڵدابی قووەتێکی معنەوی بووە لە پشت بانگخوازان و بانگەوازکاران. هەر بانگخوازێکی دەیبینێت لەسەر ساحەی کوردستان کەم و زۆر تەسیرات و کاریگەری سەحوەی ئیسلامی و کۆمەڵی لەسەر بووە
لەبەرەوەی پێویستە هەموو لایەک سوپاسی سەحوەی ئیسلامی و ئەحزابی ئیسلامی و بە تایبەتی کۆمەڵ بکە و هەمیشە کۆمەڵ پشتگیر بووە بۆ بانکخوازان و بانگەوازکاران و لە کاتێکدا کە مامۆستایان و بانکخوازان و بانگەوازکاران تووشی ئاریشەیەک و گیر و گرفتێک و کێشەیەک دەبن سپاس و ستایش لە بۆ خۆی پەروەردگار کۆمەڵ هەم وەکو قیادە هەم وەکو قاعیدە پشتوپەنایەکی باشە بۆ بانکخوازانەمە سپاسی دەکەین و هەر بەوەش یعنی کۆمەڵ بەرەو پێشەوە دەچی کە هەمومان هەم ئاهەنگ بین هەم قیادە هەم قاعیدە هەم مامۆستایان و زانان و بانکخوازان هەم کۆمەڵ بەگشتی و ئەحزابی ئیسلامی بەگشتی هەم ئاهەنگ بین لەگەڵ یەکتری بۆ خزمەتکردنی ئەم دینە بۆ بەرەو پێشبردن و پەرەپێدانی داوا و بانگەواز الحەمدولله کۆمەڵ تەقسیری نەکردیە ئەوەندەی توانا و تااقەتی هەبووبی هانی بانکخوازان و مامۆستایان و زانان و بانگەوازکارانی داوە بۆ بەرەو پێشبردننی داوا و بانگەوازی ئیسلامی باشە مامۆستا ئای لە ڕووی پەروەردەییەوە بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگا پەروەردە بکرێن کۆمەڵ هیچی کردووە هەر ئەدەبیاتی کۆمەل و ئەو کتێبانەی کە ئەو مامۆستانەی کە کۆمەڵ پەروەردەی کردینەوە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی پەروەردەیان کردینە قووەتێکی معنەویە هەندێکی باشە وەکو دەڵێ زاد و توێشوویەکی بە قووەتە لە ڕووی ئیمان و بیر و باوەڕ و عەقیدەوە لە ڕووی ئەخلاق و ئاکار و ڕەفتار و ڕەوشت و هەرسوکەوتەکانەوە بۆ ئەوەی کە ینی داوا و بانگەوازی ئیسلامی و بانکخوازان بەرەو پێش بچن طبعا لە ڕووی کۆمەڵی دادگەریەوە حتمما کاریگەریش باسی لەسەر کۆمەلگا هەبووە کۆمەڵێک ئۆرگان و بابرێن دەستگای پەروەردەیی هەیە بۆ نمونە دەستگای نووری حکمەمان هەیە دەستگای زانایانمان هەیە بەشی پەروەردە و بانگوازمان هەیە لە ئۆرگانەکان لە ڕێخستن کە ئیش دەکەن الحەمدولله ینی شتی باشمان وار ئیدکەشمان هەیە و بەردەوامیش خزمەت دەکەین ئینشاءالله زۆر باش مامۆستا ینی ئێوە ئەو دەستگا و ئەو ڕێکخراوانەی کە هەیتان و ئەو بەشی پەروەردە و بانگوازی کە لە ڕێخستنەکاندا هەیە لە ئەنجومەنەکاندا هەیە ویان کردووە لە ڕووی پەروەردەوە کاریگەری ڕاستەخۆی لەسەر خەڵکی هەبی لەسەر تاکەبی بەڵێ حتمما هەموو شتێک سلیبیات و جابی خۆی دەبی بەڵام سوپاس بە خۆی گەورە کاریگەری هەبووە چەندێک گەنجان یان چەندێک خەڵک بە ڕووی ئەو دەستگایانە ئێوە هاتوونە و سوودیان لێبینیوە بەڵام ئەگە بڵێن سەتاسەد شتێک سەتاسەد تۆمار ناکرێت بەڵام الحەمدولله لەخوا بەزاری گەنجان زۆر باش دێن ئیستیجابەیان هەیە بەڵام ئەوە دەکرێت زیاتر بۆ نەزانیان ئیشی لەسەر بکەینەوە هەتا چەندە دێنە مەیدان ئەو پەروەردەی ئێوە باسی دەکەن لەسەر تاکەکان ڕەنجی داوەتەوە ئەوانەی کە دێن بۆ دەستگاکانی ئێوە ئەوانەی کە دێن بۆ ئەنجومەنەکان ئەو پەروەردەکردنەی کە ئێوە دەیکەن لەسەر ئەو کەسانەی کە ئامادە دەبن ڕنگدانەوەی هەبووە بەڵێ طبعا ڕنگدانەوەی هەبووە من بۆ خۆم مەسەلەن ئێستا من لە شوێنی خۆم هیچ لە بەش پەروەردەوانگەواز بەڵام لە گەڕەکی خۆم الحەمدولله لەخوا بەزیادی بێ دەرس و دیراستەم لە سنتەریت کەشەیە و پەروەردەشم هەیە و کۆمەڵە قوتابیمان هەیە و پەروەردەیان خزمەتیان داینە دەتوانین بڵێنە و تاکانەی کە لە نێو دەستگاکانی کۆمەڵی دادگەری دەستگا پەروەردەیەکانی پەروەردە دەکرێن کەمتر تووشی کێشە و گیر و گرفت دەبن دەتوانین بڵێن تاکێکی بێگرفت دەبێت حتمما یعنی تو ئەگەر بێنی دەستگایەک لە خزمەت قورئان و فەرموودە دابیتن بێنێ کۆمەڵە گەنج سەرەتا هەرزەکاریەوە پەروەردەیان بکە حتمما دوور دەبن لەو بابرێن بەڵاو موسیبەت کە لەو زمانەی کە ڕوو لەو سەردەمەدا کە بە تایبەتیش مەسەلەی بابرێن فتنەی سۆشیال میدیاکان تۆڕە کۆمەڵایەتەکان توانیمان ئەوانە ئیش لەسەر بکەین پابند بە ئەرک و ڕەوشت و بنەمانە گۆڕەکانی ئیسلامەوە مامۆستا بەڕێز سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام ورحمة الله سەرەتا لەوە دەست پێ دەکەم ئەم کۆنگرەی کۆمەڵی دادگەری ئەم جارە چۆن دەبینی ئێستا کە کۆبنەوە گشتەکان لە سنوورەکان بەڕێوە دەچێت بەنای خۆی گەورە میهرەبان دیارە کۆمەڵی دادگەری کوردستان 4 سەرجاڵێک 4 سەرجارێک هەڵدەستی بە ئەنجامدانی ئەو کۆنگرەیە کۆنگرە دیارە بۆ نوێکردنەوەی حیزبە بۆ خۆداچوونەوەیە لە کارەکانی ڕابردوو وە کۆمەڵێک پلان و بەرنامە دادنێ بۆ کارەکانی داهاتوو دیارە ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان وەکو حیزبێکی ئیسلامی ڕەسەن کە بەڕاستی ئێمە لە زیاتر هەموو ئەندامانی کۆنگرە دەتوانم بڵێم لە کۆنگرەکانی ڕابردوو کە من بەشداری کۆنگرەکانم کردیا یەکێ لە کارەکانی ئێمە پێناسەی کۆمەڵی دادگەری ئەوەیە کە
کۆمەڵی دادگەری کوردستان یاخود پێشتر کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو کە پارتێکی سیاسی ئیسلامیە کار دەکات بۆ چەسپاندنی شریعەتی ئیسلام و چەسپاندنی دادگەری لە هەرێمی کوردستان. ئێمە سوورین لەسەرەوە کە زیاتر کە کللتور و کوردەواری هەرێمی کوردستان کە تەنها دەتوان بێم 95 هەر مسلمانە و یەکێ لە حیزبانە کە کۆمەڵی دادگەریە تەمسیلی ئەو خەرکە مسلمانەی دەکات لە هەرێمی کوردستان و ئێمەش بەزیان بڵێن کە میلەتی کورد میلەتێکی زوڵم لێکراوە، میلەتێکە حەق و مافی خوراوە، میلەتێکە لە ژێر دەسەڵاتی عەلمانیەتی زوڵم لێکەر لە هەرێمی کوردستان. ئێمە هاتوین بەڕاستی ئەم داونەریتە ئیسلامی بجێڕینەوە و زیاتر گرنگی بدەین بە دەعوە بانگەواز و زیاتر خەڵک ئاشناکەین بە کاری ئیسلامی و خەڵک ئاشناکەین بە شریعەتی ئیسلامەوە. یەکێ لە کارەکانی دیکە من دەمێ بەڕاستی ئەوە باس بکەم کە کۆمەڵی دادگەری کوردستان یەکێ لەو گرنگیانەی داوێتی لە نێو کۆمەڵدا ئەوەیە کە سێ ڕێکخراوی گەورەی دروست کردووە لە هەرێمی کوردستان کە یەکێ لە ڕێکخراوەکان ڕێکخراوی بەخشینی کوردستانە کە لە هەموو هەرێمی کوردستان 35 نووسینگەی داناوە و لە ئەوروپا 35 نوێنەری داناوە و نووسینگەیەکی تایبەتی داناوە لە بەریتانیا کە لەوێ سەرپەرچی تەواوی هەندەران دەکات بۆ کۆکردنەوەی کۆمەک و یارمەتی بۆ هەژاران بۆ بێباوکان بۆ خەڵکی هەژاری کەم دەرامەت بۆ کرێنشینان بۆ ئەوانە کۆی دەکاتەوە دابەشی دەکات. دیارە تاکو ئێستا سوپاس بۆ خی گەورە تەنها من ئەگەر باز لە مانگی ڕەمەزان بکەم لە دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵەکە سوپاس بۆ خی گەورە و سوپاس بۆ ئەو خێرخوازانێک کە متمانێکی زۆر گەورەیان بە دەستگاکی خێرخوازی کۆمەڵی دادگەریە کە دەستگای خێرخوازی بەخشینە کە 2 ملیار و 77 میلیۆن دینار کۆکرایتەوە لە هەرێمی کوردستان و دابش کراوە بەسەر خەڵکی هەژار و نەدار کە ڕۆژانە لە هەموو شارەکان کۆمەڵێک پرۆژەی زۆر جوان بەڕێوە دەچوو و ئێمە جگە لە هەرێمی کوردستان کە درێغیمان نەکردێت لە هاوکاریکردنی بێباوکان لە هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەدار هاوکاریکردنی کرێنشینان هاوکاریکردنی بێباوکان بەڵام ئێمە خوشک و براکانیشمان لەبیر نەکردووە لە نێوکەتی غەزا کە لە ئێستادا لە ژێر هەڕەشەی گەورەترین دوژمنی خی پەروەردگار کە جوولەکەی خوێن ڕێژە لە ئێستادا ئێمە بەردەوام ڕۆژانە لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆز کۆمەڵێک پرۆژەمان ئەنجام داوە و لە پرۆژەکانیشمان سوپاس بۆ خی گەورە تاکو ئێستا توانیتمان لە 7 ئۆکتۆبەر تاکو ئەمڕۆ هەموو ڕۆژێک و بە بەردەوامی هەفتانە کۆمەڵێک زۆر پرۆژەمان هەبێت لە هاوکاریکردنی ژن و منداڵانی غەزەکە هاوکاریەکان پێکاتون لە دروستکردنی نەخۆشخانە نۆژەنکردنەوەی مزگەوت دروستکردنی مسەڵا دروستکردنی بنکەی قورآن لەبەرکردن هەزاران دەیان هەزار هاوڵاتی خواردنی بۆ ئەمە دەکراوە سەبەتی خۆراک دابشکراوە و لە ئێستادا جگەلەوەی کە بەردەوام خواردنی خێرا و سەبەتی خۆراک دابش دەکەین بەڵام لەگەڵ هاوکاری مادیش لە ڕێی خێرخوازانەوە بە کۆدێک ئێمە دابشی دەکەین بەسەر منداڵانی بێباوک بەسەر هەژاران نێو غەزا بۆیە بەڕاستی من دەمێ ئەمە کاری یەکێ لە ڕێکخراوەکانە کە ڕێکخراوی بەخشینی کوردستانە لە هەرێمی کوردستان کە سێکتەری تەندروستی هەیە دەتوانین بڵێم نەخۆشخانەیەکی گەورە وروە 5 کۆمەلگەی پزیشکیە لە شارەکانی ڕانیە و کەرکووک و هەڵبجەی شەهید و چەمچەماڵ و کەلار لە هەولێرنیتانە ئێمە دیارە تاکو ئێستا کە بەڕاستی ئەوەی بەدەستەوە هاتووە لە شارەکانی دیکە کۆمەڵێک دکتۆر بەدەستەوە هاتووە لەوێن دەرئەنجامدراوە بەڵام لێرەش بەرنامەی ئێمە دوای ئەم کۆنگرێک ئەنجام دەدرێن ئینشاءالله لە شاری هەولێری خۆشەویستی پشتیوان بەخوای گەورە کۆمەلگەیەکی پزیشکی گەورە دەکەینەوە. کۆمەلگای کوردی کۆمەلگایکی مسلمانە پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلام چی پێویستی بە حیزبی ئیسلامیەیە؟ دیارە حیزبی ئیسلامی بەڕاستی دەتوان بڵێم تەمسیلی مسلمانانە دەکات خۆ دەبێت کەسێکە بێت تەمسیلی مسلمانان بکە ئەدی مسلمانان چێ بکەن بە نوێنەری خۆیان چێ بکەن دیفاع لە دینەکەیان بکە چێ بە ئیش و کارەکان هەر بستێ بۆ ئەوەی کە بڵێ ئێمە نوێنەری ڕاستەقینەی مسلمانانی هەرێمی کوردستانی بۆیە کۆمەڵی دادگەری دەتوان بڵێم یەکێکە لەو حیزبە ڕەسەنانە ئیسلامیەی لە هەرێمی کوردستان کە پێناسەکەی کۆمەڵی دادگەری لە هەموو ئەندامانی کۆنگرا لە کۆنگرەکانی ڕابردووە لە کۆنگرەی چوارەم و لە کۆنگرەی پێنجەم ئینشاڵڵا کە دادێ پێناسەکەی ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان پێواشنا کە کۆمەڵی دادگەری پارتێکی سیاسیە کار دەکات بۆ چەسپاندنی شریعەتی ئیسلام لە هەرێمی کوردستان و چەسپاندنی دادگەری یەکسانی لە هەرێمی کوردستان بۆ چەسپاندنی دادگەری ئامادەی قوربانی دانن و قوربانی زۆریش داوە قوربانی داوە لە دەتوانم بڵێم شەڕی پێفرشاوە لە ساڵی 93 قوربانی داوە لە 2003 کە ئێمە بەڕاستی سارۆخباران کردن بە ناحەق زیاتر لە 43 شەهید و 71 بریندارماندا و کۆمەڵی قوربانی داوە لە جیراوەکان لە هەردوو دەتوانم زەونی زەرد و سەوز کە بە هەزاران کادری کۆمەڵ لە سزن کراوە بەڵام یەک کادری کۆمەڵ سار نەبووتەوە لە کاری بانگەواز لە کاری گەیاندنی شەریعەتی ئیسلام بە هاوڵاتیان هەرێمی کوردستان و ئاشناکردنیان. سلام علیکم. علیکم سلام و رحمة الله وبركاته. کۆمەڵی دادگەری چ خزمەتێکی کردووە بە کۆمەلگای کوردی واگەر بابیڵم بە تایبەتی لە چوارچێوەی کاری بانخوازیدا کۆمەڵ چ جێ دەستێکی دیارە کە بتوانی شانازی پێوە بکەین؟ بەخێراتتان دەکەم سەرەتا وڵی کۆمەڵی دادگەری ئەگەر هیچی نەکردبێ لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە توانیوێتی ئەو خەڵکەی هۆشار کاتەوە ڕوو لە ئیسلامەتی بکە یعنی دەتوانم برێم گەورەترین خزمەتە کە کردیتی چونکە لە چوارچێوەی ڕێکخراوەکدا دەتوانی زیاتر خزمەت بکەی نەک بەتاک چۆن کە
کاری کردو بۆ شارکردنەوەی خەڵکی ئەگەر ڕوونتر پێم بڵێ والله هەم لە ڕووی تێگەیشتنەوە لە ڕووی عەقیدەوە دەرەی لە ڕووی ڕەوشتەوە و لە هەموو بوارەکانەوە یان خزمەتێکی بێوچانی کردێ بەڕاستی باشە ینی بۆ شارکردنەوەی خەڵکی کۆمەڵ خزمەتێکی زۆر باشی کردووە جێی دەستی دیارە بەڵێ بێگومان یعنی بێگومان ئەو دەستگا و ڕێکخراوانەی لەنێو کۆمەڵی دادگەریدا هەن چەندێک ئومێدیان بە خەڵک بەخشیوە و چەندێک جێگای ئومێدی خەڵکینەوە والله زۆر ئێستا بۆ نمونە هی بەخشین یعنی لە هەموو ڕۆکانەوە یعنی خزمەتێکی زۆری بە خەڵکی بەخشیوە هەم لە ڕووی تەندروستیەوە خستەخانەی هەیە لە ڕووی خزمەتکردنەوە لە ڕووی یارمەتی خەڵکیەوە یعنی بەڕاستی جێ دەستیان دیارە ئینشاڵڵا بەردەوام دەبن و سەرکەوتو دەبن هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی دادگەری تۆ بەدڵتە لەخوای بە زیاد بێ ینی بەڵێ لێ رازی لەخوای بەزێ بەڵێ خەڵک مووقیفەکانی کۆمەڵی پێچۆنە واللهی مووقیفەکانی ینی لە ئاستێکی بەرزدان بەڕاستی ینی وا دیارە ینی وا ڕوونەوە لە پێش پەروەردەی ئەندامانی کۆمەڵی دادگەری کاریگەری هەبووە لەسەر خەڵکی بۆ نمونە ئەندامێکتان کە پەروەردە کردووە ڕاستەخۆ ئەندامە کوڕی کۆمەلگایە کە دەچێتەوە نێو کۆمەلگا پێوە دیارە کە پەروەردەی ئیسلامی کراوە بەڕێ وا دیارە خۆ خەڵک ئەگەر بە قسەش نەبیستێ بەس بە چاو دەبینێ ینی بە هەڵوێستەکانیان دەیان بینن بە کردەوەکانیان ینی سەلماندیتیان هەن لە هەموو شوێنێکی کە مسلمانێکی ملتەزیم هەبێ دیارە جێدەستشی دیارە و هەموو لە ڕواڵەتیش دیارە سلام علیکم عليكم السلام ورحمة الله کۆمەڵی دادگەری لە هەڵوێستە سیاسەکانی کە هەی بووە چەندێک هەڵوێستەکانی لە بەرژەوەندی خەڵک بووە کە نواندوێتی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کۆمەڵی دادگەری لە دروستبوونیەوە تاوەکو ئێستا چەندین جار باجی قورسی ئەوەی داوە کە بەرژەوەندەکانی خەڵکی بە پێش بەرژەوەندی خۆی خستووە بەرژەوەندی خۆی وەلا ناوە لە پێناوی ئەوەی لەسەر مەبدە و بنەماکانی بمێنێتەوە وابەستەی کەس نەبی سەر بە کەس نەبی سەر بەخۆ بمێنێتەوە ئەمە ژوای لێکردە زۆر جار باجی قورسیدایە زۆر جار دەگوترێ هەموو پارتە سیاسەکان بۆ بەرژەوەندی خۆیانە کار دەکەن کۆمەڵ هەمیشە بەرژەوەندی خۆی ویستووە یانی خەڵکی ویستووە ئەگەر کۆمەڵ بەرژەوەندی خۆی ویست بووایە زۆر ئۆفەری وەکو خەڵکی دیکە لە خەڵکی دیکە زۆرتیش دەهاتە پێشێ و دەشیتوانی بیان قۆزیتەوە وەکو حزبێکی بەرژەوەندی خواست بەڵام لەبەر ئەوەی حزبێکی مەبدەئیە بەرژەوەندی خواز نییە هەموو شتێکی وەلا نایە لەسەر مەبدە و بنەماکانی خۆی و لەسەر قەنەعەتی خۆی مایتەوە زۆر باشە ئەندامی پەرلەمانی عێراقتان هەبووە ئەندامی پەرلەمانی کوردستانتان هەبووە نوێنەرتان لە پارێزگاکان هەبووە ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ ئەمانە هەمویان هەڵوێستەکانیان کارەکانیان بۆ خزمەتی خەڵک بووە یان بۆ خۆ دەوڵەمەندکردن بووە بەڵێ ئێمە ناڵێن پەنجەکانی دەست هەمووی وەکو یەکە و ناژڵێن هەرچی خەڵکی کۆمەڵ بوو بە هەموو شێوەیەک یعنی بەڵام بە شێوەیەکی گشتی فراکسیۆنەکانی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق فراکسیۆنەکانی کۆمەڵ دەچەند خولی جیاواز لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان شایەدی ئەوەمان لۆ دەدەن خەڵکی کۆمەڵ لە بەرژەوەندی خەڵکدا کاری خۆی کردیا طبعا همو حزبك همو ڕێکخراوەک کە ئیش دەکاتن تووشی خراپە و چاکێ دەبیتن ینی بەدەستە خۆی نیە ئیشەکە وایە هەموو کەس لە مەجای عملی تاقی دەکرێتەوە نەک لە بەس لە مەجای نەزەری کۆمەڵش وەکو هەموو حیزبەکی ئیسلامی وەکو کەسێک کۆمەڵ هەڵوێستی باشی هەیە جاروێ کۆمەڵ هەڵوێستیی باشی نییە لۆیە پێویستە ئینسان دای من کە باشەکانی چین هەڵوێستە باشەکانی وی لە کۆمەلگای خۆی دانەبڕایە لەگەڵ مجتەمەعی خۆی بووە یعنی دایمەن ڕستەنایەتی ئیسلامەتی لە کۆمەڵ دادگەری مایە بە سەراحەتە هەموو حزبێک دەڵێ ئێمە لەگەڵ خەڵکی ناخر بوون لەگەڵ خەڵکی بوون تا بوون فەرقیە بوونەکەیە خەڵکەکەی بەس بۆی بە دوای مادە و ئەو شتانە کەوتە کە بابرن ئەو شتانێکە زیاتر بەرژەوەندی لەگەڵ ئەو حیزبەیە بەڵام ئێمە بەبێ بەرژەوەندی بەبێ ئەوەی کە بەرژەوەندێکی دنیایشمان هەبی الحەمدوللا لەگەڵ کۆمەڵە ئیسلامی دابینێتە ئێستا باستان داوە بۆ خەڵک بەڵێ باجی ڕازگۆیماندایە باجی ڕازگۆیتان بەڵێ چکۆتا ئێستا ئێمە حیزبەشین ڕازگۆین لەگەڵ مەبادیەکانی خۆمان
ڕازگۆن چەندێک دڵتان پێخۆش زۆر دڵمان بە ڕازگۆی خۆشەچکو ڕازگۆی ئینسانی بەرەو باشتی دەباتن باشترین شتیش ئەوەیە کە ئینسان لەگەڵ بە خۆ پێغەمبەر عەلەیهی سڵات و سەلام خۆوان لەسەر حەق بووینە پێغەمبەرەوە بە کەسی بڕواشی پێنەینە پێغەمبەر عەلەیهی سڵات و سەلام لە هەندێک ڕیواتری 12 کەس بڕوان پێینە خۆ معنای نییە ئەوە پێغەمبەرە غەڵەت بووبی بەڵام هەر خەڵک دائما خەڵک لەگەڵ باشە و چاکە ئەوی دانیە هەرخوای گەورەش دەفەرمێ ئەکثەرهم للحەقی کاریون خەڵک لەگەڵ حەقی دانیە شەرتیش نییە ئەو کەسێک کە حیزبەکی خەڵکی زۆری لە دەرێ ئەو کەسە حیزبەکی ڕاستگۆ بیان جەماوەری هەبیتن ئەو جەماوەرە زیاتر بەرژەوەندی لەگە ئەو حیزبە هەیە بۆ نمونە بە تەعینات و پارە و ئەو شتانە زیاتر بەرژەوەندی مادینە ئەگەر نا وەچ پێم گوتی شرط نییە ئەو کەسێک کە زۆری لەگەڵبی ئەو کەسێکی باشبی زۆر بۆری لەگەم کەسشداهەیە لە ڕووی پەروەردی و پرسیارم کرد چەندێک گرنگی بە بابەتی پەروەردەکردن دەدات باوەڕمان بەوەیە کە ئینسان هەموو کۆمەلگایەک ئەگەر لەسەر بناغی خێزان و لەسەر بناغی پەروەردە دروست نەبی ئەو کۆمەلگایە لە ناو دەچیت دایمەن کۆمەلگا بریتە لە خێزانیش بریتە لە پەروەردە هەر کۆمەلگایە هەر حیزبێک بڕار باوەڕ بە پەروەردەی نەبی و یان بەرەو بە پەروەردەی نەدا بەڕاستی ئەوە بەرەو لە ناوچوو نەچیت و هەموو ئەشاسی هەموو مجتەمەعی ئیسلامی و غێرە ئیسلامی بریتە لە خێزان و لە کۆمەلگا ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە کۆمەڵ هەیەی دەستگای نووری حکمەیە ڕێکخراوی قوتابیانە بانخوازانە ئەوانەی کە هەیەی چەندێک خزمەتی خەڵکی کردووە چەندێک وای کردووە گەنجێکی باش پەروەردە بکە تاکێکی جوان پەروەردە بکە پەروەردەیەک بێ کە هەم خۆی و هەم دەوروبەریشی شانازی بێ ئوستازی بەڕێز خۆی هەر لە عالەمی ئیسلامی نەکرد لە کۆمەڵی ئیسلامی ئەو پەرتەوازەی کە لە عالەمی ئیسلامی هەیە با بڵێن بۆ من ئەو جیاجیا ئەو ڕاجیاجایە ئەوە وای کردیە کە ئیسلام وەکو خۆی نێتەوە پێشێ یعنی دائما ئەو ڕاجیایە زۆر مشکلەیە بۆ نمونە طبیعیە کە ئینسان ڕاجیایی لەباری فقی هەبی ئێستا من مثلا لەگە جەنابەت لە ڕوێکی ئەو بەڵام لە کۆمەڵ شتە گشتیەکان دەبی ئینسان یەک هەرمەنهەجەبی ئەو پەرتەوازەیە نەک لە کۆمەڵ ئیسلامی لە هەموو عالەمی ئیسلامی بەدی دەکرێتن کۆمەڵی دادگەری کۆمەڵک ڕێکخراوی هەیە ئەو ڕێکخراوانە هەمووی بەگشتی لە خزمەتی خەڵکا بووە لە خزمەتی خەڵکدانە بەس با پێت بڵێم هەر ئەوەندەی لە دەست دەیان عین بەسیرە وەلیەد و قەسیرە یان لەوە زیاتر ناکرێت عەرەب دەڵێ پێمان خۆشە شتی زیاتر بکەین بەڵام لەوەندەی زیاتر لا یکەلیف الله نەفسا إلا وسعها بەڵام هەتا ئینسان یەکدیگربی پەروەردەی باشتربی بیری بۆ چوونەکانی لە یەک نزیک بی بەرهەمی باشترەبی هەچ خوای گەورەش لەگە ئەوەیدا کە ئینسان یەک ڕێیەکەوە بی خوای گەورە لەگە تەفرقە و جیاوازی دانیە ولا تفرقوا خوای چ دەفەرمێ تفرقة وجواز بيدا مكر فتفشلوا دائما إنسان بيك ويك دنجي دقت أمانز بس هر كسك بپرتوازي برياضيازي بيش أو من هذا كدياري كده بينها قاتل هەڵویستە سیاسەکانی کۆمەڵ چەندێک لە بەرژەوەندی خەڵک بووە و چەندێک خەڵک لە سیاسەتی کۆمەڵ یادگەری ڕازی بووە بێگومان کۆمەڵی دادگەری کاتێک هەڵوێستەکانی خۆی دەنوێنێ لە خۆ هەڵوێستەکان نانوێ بەڵکوم بەرەنجامەوە خۆ دەڵێ بەرهەمی خوێندنەوەی خۆیەتی بۆ ئەو واقعە کە تێدا دەژیتن فعلا ئەوڕۆ کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە بەڕاستی کۆژانێتی لەگەڵ کۆمەڵێک قەیران و ئاریشە کە تووشی بووە بۆیە بەرمەبنای ئەو قەیران و ئاریشانەی کە کۆمەڵ دەستەوەی خێتی لەگەڵی ڕۆژانە ئەوە قیادەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بەردەوام دراسادا بەردەوام لە خوێندنەوەی ئەو واقعە بووە بۆی هەڵوێستە سیاسەکانیشی ڕنگدانەوەی ئەو واقعەیە کە کۆمەلگای تێدا دەژیتن بێگومان هەڵوێستەکانی پڕاوپڕ لە بەرژەوەندی کۆمەلگای کوردیدایە هەڵوێستەکان وای کردووە کە فعلا بێتە زۆرێک لە فشار بۆ سەردەسەڵاتکە زۆرێکم بە خۆدا چونەوە بکاتن بۆ ئەوەی زیاتر لە خەم و وەکو دەڵێ باناوچوونی ئەو خەڵکەدا بێت لەوەی کە کەم کوورەکان پڕکاتەوە و پێداویستی و مافەسەرەتایەکانی بۆ دابین بکاتن کۆمەڵ لە بەرامبەر هەڵوێستەکانی کە نواندوێتی زۆر جاران ڕەنگە ئۆفەریشی درابێتە دەست پەشیمان بێتەوە یاخود هەڵوێستێک نەنوێنێ چەندێک لەسەر هەڵوێستەکانی سوور بووە و بەرژەوەندێک شخصیەکان و حزبیەکانی وەلاناوە ئەنی بێگومان ئەگە سەیری مەواقیف و هەڵوێست و هەنگاوەکانی کۆمەڵ دادگەری بکەیت لە 4 ساڵی ڕابردوودان دەبینی کە کۆمەڵ بەردەوام لە سەنگەری خەڵکی مەزلوم مستەملێکراودایە بۆیە بۆ ساتێکیش بۆ چرکێکیش ئەم سەنگەری سۆڵ نەکردووە چکۆ زانێتی بەڕاستی هەر سۆرکردنێکی ئەو سەنگەران زیاتر تای تەرازوو دەسەڵاتدا دەکرێت دەسەڵات زیاتر بەهێزتر و بەقوتر دەبێتن بۆی وای کردووە کە بەردەوام پاسەنجی هێز و قوت زیاتر بداتە لای خەڵکە ستەمدیدە و مافکرا و بەشخراوەکەیدا بۆ ئەوەی بەردەوام لە هەوڵی ئەوەدا بن کە بەیەکەوە بتوانن فشارێک بۆ سەردەسەڵات دروست بکەن ئەمەش بەڕاستی بینیمان کە خەڵک زۆر بەگەرمیەوە پێشوازی لە هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری کردووە ئەی سەبارەت بە کۆبنەوە گشتەکانی کە
ئێوە لە سەرجەم شار و شارۆچکەکان ئەنجامی دەدەن لە سنووری مەڵبەندەکان گروتین لە ئەندامانی کۆمەڵی دادگەری هەیە بۆ ئەوەی زیاتر خزمەتی کۆمەلگا بکرێت بێگومان کە هەر حزبێکی سیاسی لە ژیانی سیاسی خۆیدا پێویستی بەوەیە کە 4 ساڵ جارە کۆکم حەڵەیەکی سەرەکی بە خۆیدا بچێتەوە سەیری ڕابردووی خۆی بکاتن هەر کرس و کاڵی و کەم و کوڕیەک و خەوشێک کە چۆتە ناو ڕوحیەوە خۆی لێ پاک بکاتەوە کەم کوڕانەی لە خۆیدا دەربکاتن بێگومان خەڵکی خۆشمان وەکو ئەندامانی حزب بۆ تامەزرەوەی بۆ حەماسەتەوە بۆ پاڵنەرەوە دێن کە بێن فعلەن بتوانن ڕاو بۆ سون و پێشنەرەکانی خۆیان بخەنە ڕوو هەروە لە یەکتریشەوە نوێنەی ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن بۆ کۆنگرا بۆی لێوێندەر زیاتر داکۆچکەر بن لەوەی کە بتوانن زیاتر ئەو ئەجێندا و ئەو سیاست و ئەو بەرنامە پلانە زیاتر پەسەند بکەن ئیقرار بکەن کە دوازار لە خزمەتی کۆمەڵی دادگەریدایە بۆیە بێگومان خەڵکی خۆمان ئەندامان زۆر بە تامەزرەوەیەوە دێنە کۆبنەوەی گشتەکان و بەشداریەکی چاڵاکیان هەیە و لە کەشخوا و ژینگەیەکی پڕ لە هەیە من و ئارام و بەرپرسیارانە دێن بەشداری دەکەن و نوێنەری ڕاستەقینی خۆیان بۆ کۆنگرا هەڵدەبژێرن. زۆر باشە ئەمە کۆتا پرسیارم بێت یعنی چاوەڕوان دەکرێت لە دوای کۆنگرە زیاتر کۆمەڵ لە خزمەتی خەڵکا بێ و سوورتر بێ و چاڵاکتریش بێت بێگومان لەوە گومانی تێدانێت چکە خەڵک کۆمەڵ دادگەری و وەکوتمان هەر بۆ خزمەتکردنی خەڵک دروست بووە و بۆ خزمەتکردنی خەڵکیش دەمێنێتەوە لە ئایندەشدا هەر درێژە بۆ خزمەت گوزاری خۆی داتنەوە پاڵنەری ئەندامانی کۆنگرەش ڕۆڵش سەرچی دەبین لەوەی کە بۆ لەمە دووە مەساحەیەکی باشتر ڕوبەرێکی باشتر بۆ خزمەتکردنی خەڵک لە ئەجێندا و لە پلان و بەرنامە و گوتار و ڕوئیای سیاسی حزب جێگای خۆی بکاتەوە. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە ئەندامانی کۆمەڵی دادگەری بوو لەسەر هەڵوێستە سیاسی و سیاسەکانی کۆمەڵی دادگەری و هەروەها کار و پرۆژەکانی کۆمەڵی دادگەری لە چوارچێوەی ڕێکخراوەکاندا جا ڕێکخراوی پەروەردەیی و ڕێکخراوی خێرخوازیە بێگومانی تێدانە کە کۆمەڵی دادگەری وەکو پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا ڕۆڵی زۆر کاریگەری هەیە هەم لە ئاراستەکردنی خەڵک بە شێوازێکی ڕاست و دروستە و هەم هەڵوێستەکانی کۆمەڵ بۆتە جێگای دڵخۆشی خەڵک کە دەبینی پارتێکی سیاسی ئیسلامی هەیە داکۆچی دەکات لە مافی هاوڵاتیان هیچ تەماحێک هیچ بەرژەوەندێکی شخصی و حزبی وای نەکردو کۆمەڵ لار بکاتەوە بەڵکو هەمیشە لەسەر ڕێگا دروستەکەی خۆیەتی ئەمە ژوای کردووەکەوە جێگای ئومێدی خەڵکی بێ بێگومان کۆمەڵێک دەستگای خێرخوازی هەیە کە ئەمەش بۆتە چەترێک بۆ خەڵکی بە تایبەتی بۆ منداڵانی بێباوک بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و هەروە کۆمەڵ دەستگای پەروەردەیی هەیە وەکو دەستگای نوری حکمە و هەروە ڕێکخراوی قوتابیان ئەمانە خەڵکی پەروەردە دەکەن گەنج پێدەگەێنن ئافرەتی ڕاست و دروست لە نێو کۆمەلگا دەڵێن لەسەر پێی خۆت بوەستە بۆیە لەم سەردەمەدا زۆر گرینگە مرۆڤ نەتوانێ لە خشتە ببردرێ جا ئەندامانی کۆمەڵی دادگەری بە هەموو زۆر و شێوازێک لە خزمەتی خەڵکدانە و پەروەردە و سیاسەتی کۆمەڵی دادگەریش لەسەر ئەندامان ڕەنجی داوەتەوە و کاریگەری ئەندامانی کۆمەڵی لە نێو کۆمەلگا دەبینین کە چۆن خەڵکانێکی ڕازگۆ و ئارامگر و لەسەر خۆنەوە و مای سوودن بۆ دەوروبەریان و خەڵکیش لە ئەندامانی کۆمەڵی دادگەری ڕازینە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ